Nerhejan tu gelekî giringî. Wîşte giringtir zarokên te ne, xêzana te. Ji ber hindê jî gelek efsanehiyek ku tu xwe bişê xwe çareser bikî û malbata xwe jî çareser bikî. û ez barim jî te ew şiyanê teng. Çunkî delî karek mastir li serê te hatî û te berxweda nakirî. Tu evî yê saleha sala yê hewl li der nemanater nehêline li ser vücudê. Lê tu hermayî. Kîmyal te baran, lê tu hermayî. Gundê te xerab kirin, lê tu hermayî. Kesatiya te hewl da ji nav bibe, lê tu hermayî. Evrûke ev nesaxiya hatiye serê te, ez bawerim gelek efsanehî ye, tu xwe parêzî û malbata xwe parêzî. Ew jî çawa? Kinê ji mal nederkeve? من لە ماڵەکەی خۆمدا دەمێنمەوە ڕێنمایە تەندروستیەکان کە لەلایەن وەزارەتی تەندروستی و لێژنەی پەرهەنگاربوونەوەی بەدەی کۆرۆناوە دەرچێت جێبەجێ دەکەم بۆ خۆپاراستنم و بۆ پاراستنی گیانی خۆشەویستان و خێزان و هاوڕێیانم. تۆش لە ماڵەکەی خۆتدا بمێنەوە بۆ ئەوەی خۆت بپارێزی لەو مەترسیە و لێرەوە داوا لە خزمان و دۆستان و خۆشەویستان و هاوڕێیانم دەکەم مێن بۆ ماڵەکانمان. داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست دەکەم کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی کوردستان و خۆمان و خۆتان و هەموو خانەوادەکەمان لاو لەو پەتایە بەدوور بێخینەوە. ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستیش کە بریتیە لە دەرنەچوون لە ماڵەوە مانەوە لە ماڵەوە تەنها بۆ کارێکی گرنگ نەبی دەرنەچین. لەگەڵ ڕێز و سوپاس. من بیلال شاکر سینەماکار داواکارم لە هەموو خەڵکی کوردستان بەمانەوە لە ماڵ و پابەندبوون بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هاوکار بین بۆ ئەوەی کە ئەو قۆناغ ناخۆشە تێپەڕێین. بە دڵنیایی ئەو ڕێنمایانە هەمووی لە بەرژەوەندی خۆمان و ئازیزەکانمانە. هیوادارم ئەو قۆناغە بە سەربەرزی تێپەڕێنین. سپاس.